ئێرە شەقامی بازنەی مەلیک محموودە ئەمەی کە لە پشتی منەوەیە بەرزەپردی حەبسەخانی نەقیبە بە تەواوبوونی ئەم بەرزەپردا لۆد و قەرەباڵغیشی زۆر لە سەر شەقامی بازنەی مەلیک محموود تەواو دەکات. وەک دەبیرێت پردەکە لە قۆناغەکانی کۆتاییدایە بە ئاگەری زۆرەوە پێش سەری ساڵ ئەم پردە دەکرێتەوە. من بۆ زانیاری زیاترش بە لای هێمن جەلال بەڕێوەبەری ئەم پرۆژەیە کاگەمە فەرموویتە ئێرەوە ئەم پردە زۆری ماوە کەمی ماوە چریتە تەواو دەبێت. بەخێر بێن پردەکە وەکو پرۆژێ بەرزەبردی حەبسەخانی نەقیب ئینشاڵڵا لە قۆناغەکانی کۆتایی جێبەجێکردندایە خوایار بێ پێش سەری ساڵ ئینشاڵڵا ئەکرێتەوە. نزیکە کاتەکەی پێش سەری ساڵ ئینشاڵڵا ئەکرێتەوە. زۆر باشە. تایبەتمەندی ئەم پردە چییە تا چەندێ لۆد و قەرەباڵغی لەسەر شەقامی بازنەی مەلیک محموود نایەڵێ؟ ئەم پردە بە تایبەتی بۆ شەقامی مەلیک محموود کارێکی زۆر ئاسانەکات لەبەرەوەی شەقامی مەلیک محموود فریەکە و پێشکردنەوەکان یوتێرنەکان بە مەزبوطی ئەو کەسی کە لە ناو شارەوە دەیان لەسەر شەقامی مەلیک محموود دەکارێنێ بگەڕێتەوە بۆ ئەوبەر بە ئاسانی ئەتوانن یوتێرن کەن بەبێ هیچ کێشەیەک بەبێەوەی کێشەش بۆ شەقامی مەلیک محموود دروستکە. تایبەتمەندی لە دروستکردنەکە هیچ سیستمێکی تاڵی تیا بەکارهاو؟ ئەم پردە یەک تایبەتمەندی تایە کە بە ستیلگەردەریشمان کردووە و ستیلگەردەرەکانیش لە دەرەوەی وڵات دروستکراوە لە ئێران دروستکراوە بە شێوەیەک لە معمەلێکی زۆر باشە و خۆشتانەوەکۆی بینن کە لێرەیە هەم لە ڕووی کواڵەتی هەم لە ڕووی جوانیەوە سیمایەکی جوانی داوە بە پردەکە و لە ڕووی قووەت و هەموو شتێکیشەوە فەحس و هەموو شتێکیشی بۆ کراوە بشکێنن. وەتا کاگە بن ئەم یوتێرنەی کە ساڵانێک لە سەر شەقامی بازنەی مەلیک محموود لۆد و قەرەباڵغی زۆری دروست دەکرد. ئەم لۆدە نامێنێت؟ ئەم لۆدە زۆر کەمەکات لەبەرەوەی ئێمە یوتێرنەکە داخین لە دواییە. یعنی یوتێرنەکە داخین ئیتر کەس پێویستی بەوە نیە یوتێرن کە چونکە یوتێرن لەسەرەوە ئەکرێ داخلی ناو کەریجوەیەکان ناکرێت لە داخلی ناو شەقامە سەرەکیەکانی مەلیک محموود ناکرێ هەمیان بە ئاسانی لە ناو سێرڤزەکەەوە بە ئاسانی دوو سیاراتوانێت پێچکاتەوە بچنەوە بەر یوتێرنی تەواو بکەن. وەکو مەساحەی ئەم پردە چەندێکە چاڵ ئۆتۆمبیلە توانێت بەسەریا بڕۆ؟ دوو ئۆتۆمبیلە توانێت لە یەک کاتە بەتەنیژیەکە بتوانن پێچکەنەوە بۆ بەر. پانێکی چەندە؟ پانێکەی ئەگۆڕێ بەڵام دوو لێنی تەواوەتیە. دوو لێنی تەواو بۆ سیارە. بۆ هێمن جەلال سەرپەرشتیاری شارەوانی لە بۆ پرۆژەی بەرزەپردی حەبسەخانی نەقیب. جا لێرە بارۆ سالار بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی لێکار بارۆسڵاوە لێبێ هەرچی سەوزکردنی ئەم پرۆژێ لە سوی ئێوەیە چی بۆکەن چۆ سەوزیەکەن چەندداری ئەوەیە؟ بەڵێ ئێمە ئەم پرۆژەیە بەدەستخۆشیەوە بۆ تیمەکانمان لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی بە هاوکاری کۆمپانیا جێبەجێکار لە قۆناغەکانی کۆتایی پرۆژەکە تەبعاً دەسەکرێت بە سەوزکردنی کە پێشتریش بە بەرنامە هەم سیستەمی ئاودێریەکانی هەم ئەو شتانەی پێویست بێ بۆ سەوزکردنەکە ئامادە کراوە بۆ ئێستا بەدەستخۆشیەوە لە کاتی سەوزکردنەکەی یان بۆیە لە دوێنێەوە دەستکراوە بە سەوزکردنەکەی و لە چەند ڕۆژی داهاتووە کاری سەوزکردنەکەشی تەواو بێ. کاک بەرۆز لێرە سفەوزەیەکی زۆر دروست بوو لەسەر دارەکان. ئەم دارانە ئێوە برتان بۆ چۆ چیتان لێ کرد؟ ئێمە لە هەموو پرۆژەیەکە لە دەستپێکا کە دەست پێکرێ بە تایبەتی لە وەرزی گونجاندا کە ئەم پرۆژەیە و کاتە وەرزی گونجاو بووە بۆ لابردنی دارەکانی و ئێستاش وەرزێکی گونجاوە بۆ گواستنەوەی نەمام لە دەستپێکی هەموو پرۆژەیەکە هەوڵ دەدەین ئەو نەمامانەی کە گونجاوە بۆ گواستنەوە دەستەکەین بە گواستنەوەیان. بۆیە ئێستا لە پرۆژە یەکتر بڕی تۆفیق وهابیشا بە هەمان شێوە تیمەکانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی سەرقاڵی گواستنەوەی نەمامەکانن ئەو نەمامانەی کە پێویستەکە بگوازدێتەوە کە گونجاوە بۆ گواستنەوە سوودیان لێبینینەوە لە باخچەکان لە پارکەکان لە بلوارەکان لە ئەو شوێنانەی کە پێویستە سەوز بکرێت سەوزیانەکەین لە پرۆژەکانە. بۆیە ئێستا سەرقاڵی گواستنەوەی ئەو نەمامانین ئەوەی پێویست بێ لە شەقامی بازنەی مەلیک محموود بەشێکێنین بۆم شوێنانەی کە پێویستە سەوز بکرێتەوە یان چاڵی بەتاڵە پێویستەکە دیزاینەکەی کامل بکەینەوە ئەیان ڕوێنینەوە ئەو شوێنانەی کە پێویستیش بێ لە ناو پارک و باخچەکانی ناو شارە بە هەمان شێوە سوود لە ئەتوانم بڵم لەم وەرزانەیە کە گونجاوە سوود لە زۆربەی نەمامەکان و دەوەنەکان و پەرژین و گوڵەکانی وەرەگرینەوە لەو شوێنانەی کە پێویستە ئەیان ڕوێنینەوە ستێپ بای ستێپ هێواش هێواش ئەو بۆی کە بتوانین ئەمڕۆ وەجبەیەک هەڵەگرینەوە وەجبەیەکە ڕوێنینەوە ڕۆژانە خەریکی ئەو کارانین تا بتوانین سوود لە سەر جەمنەوەکان ببینینەوە. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەمە کەیبینن ئەمە بەرزەپردی حەبسەخانی نەقیبە. ئەم بەرزەپردە بە تەواوبوونی لۆد و قەرەباڵغیەکی زۆر کاتێکە لە بەیانیان و لە ئێوارانە دروستە بوو لەسەر شەقامی بازنەی مەلیک محموود بە بۆنەی ئەم یوتێرنەوە
ئەمە وا دەکا کە ئەو لۆد و قەرەباڵغیە نەمێنێ واتە ڕاستەوخۆ ئۆتۆمبیل دەتوانێت هاتوچۆ بکات و لەسەرم پردەوە لە سایدی ئەو بەرەوە بگەڕێتەوە بۆ سایدی ئەمبەر بەبێ ئەوەی هیچ ئاسایشی هاتوچۆ دروست ببێ و هاوکات پرۆژەی تریش لە خوارەوە دروست دەکرێت بە ناوی پرۆژەی تۆفیق وەهبی ئەم پرۆژەیەش ئاسانکاری دەکات کە دەچێتەوە بۆ گەڕەکی چوارچرا و قەبرستانی ئەڵاخ.